سڵاوڕێ ساوڕێن هیوادارم باش من. سەرنجام دوای داخیربوونی 8 مانگی دادگاییکردنی بنەماڵەی بارزانی و 52 کەس لە هاوکارەکانیان، دادوەری دادگای فیدرالی ئەمریکا دادوەر ڕاندالف مۆس 2 ئۆکتۆبەری دەستنیشان کرد بۆ دوایین دانیشتنی بەر لە دادگا لە نێوان تیمی پارێزەرانی بنەماڵەی بارزانی و تیمی پارێزەرانی کەسوکاری قوربانیانی کوردستان لە ئەمریکا. هاوڕێیان، ئەمە دوای ئەوە دێتن 8 مانگ بە شێوازی زۆراوزۆر بە پاساوی یاسایی زۆراوزۆر بە بیانووی ئەوەی کە دۆسیەکە یەکجار گەورەیە ناتوانن لە ماوەیە کورتە شیکردنەوەی لۆ بکەن، هەموو شتەکان تێبگەن. 8 مانگ تاخیر کرا، بەڵام سەرنجام لە هەموو شوێنێک لیمیتێکی دیاری کراو هەیە کە ئەویش بریتێ لەوەی ناتوانێت لەوە زیاتر تاخیر بکرێت. بۆیە دادگای فیدرالی ئەمریکا ڕۆژی 2 ئۆکتۆبەر سعات 2:30 پاش نیوەڕۆ لە هۆڵی ژمارە 8 لە دادگای فیدرالی لە ئەمریکا دوایین دانیشتنی بەر لە دادگا لە نێوان تیمی پارێزەرانی بنەماڵەی بارزانی و تیمی پارێزەرانی کەسوکاری قوربانیان ئەنجام دەدرێت. گرنگی ئەم دانیشتنە لە چیدایە؟ یەکەم، ئەمە ئەوە دەسەلمێنێت بنەماڵەی بارزانی هەموو هێزی سیاسی و دیبلۆماسی و هەموو ئەو شێوازە بیرکردنەوانەی کە خەڵک پێوەیە ئەوانە لە سەرەوەی یاسانە کە ناتوانێت بە یاسا هیچیان بەرامبەر جێبەجێکرێت، هەموو ئەوانەی پوچەڵ کردەوە. بۆیە دانیشتنی دادگا دیاری کرایە. تەبەن لە ئەمریکا شێوازێک لە یاسا هەیە بەر لە دانیشتنی دادگا، دۆسیەی گەورەی ئالەم شێوەیە، هەردوو تیم دادەنیشن شێوازی دادگاییکردنەکە دەستنیشان دەکرێت چۆن دەبێتن. خاڵی دووەم، ئەمە ئەوە دەسەلمێنێت کە دۆسیەکە هەموو ڕێکارە یاسایەکانی خۆی گرتۆتە بەر، کۆتایی بەو فرتوفێڵە یاسایە نەهات کە چیتر ناتوانێت درێژ بکرێتەوە. و لە هەمووشی گرنگتر کە خاڵی سێمە ئەویش ئەوەیە، بە زووترین کات دوای ئەم دانیشتنە یەکەم ڕۆژی دەستپێکردنی دادگایی دیاری دەکرێتن. هەموو ئەمانە گرنگەکەی لەوەیدایە ئیتر هەموو ئەو بیرکردنەوانەی پوچەڵ کردەوە کە پێیان وایە تەواو هیچ شتێک بەرامبەر بە بنەماڵەی بارزانی ناکرێتن لە ئەمریکا بێ لە هەر شوێنێکی تر بێ، پێیان وایە وەکو کوردستان وایە یان کۆمەڵی خەڵک خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە، بەڵام بە ناڕاستە خۆ لەم دۆسیە خزمەت بە بنەماڵەی بارزانی دەکەن بۆی تەحن لەم دۆسیە دەدەن، پێیان وایە شتێکە کە ناچێتە عاقڵەوە. ئیتر ئەمانە هەموو پوچەڵ کرایەوە. بۆیە بە گرنگم زانی کە ئەم زانیارێ بەێوە بدەم، وەل هەمووشی گرنگتر ئەوەی هاوڕێیان هەموو ئەو قسانەی ئەمن دەیکەم هیچم لە بەرچ خۆم دەرنەینە، هەمووی لە ماڵپەڕی دادگای ئەمریکا ئەلفۆ تایایی ئەو قسانەی کە پێشتر کردومانە ئەم چواردە دۆسیەی بە هەرسێ زمانی کوردی، عەرەبی، ئینگلیزی لە وێبسایتی تەفدا پرێس بڵاو کرایتەوە. هەر هەمووی باسکردنە لەم دۆسیە هەر هەمووشی لە ماڵپەڕی دادگا هەیە بۆ ئەوانەی کە گومان لەسەر ئەم دۆسیە دروست دەکەن، با بچن گومان لەسەر ماڵپەڕی دادگاش دروست بکەن کە ماڵپەڕی فەرمی دادگای فیدرالی ئەمریکا. بۆیە دڵخۆش بن بەوەی هەنگاوەکان دوای 8 مانگ چوونە سەر ڕێزکە ئەساسیەکەی خۆی کە ئەویش دانیشتنەکانی دادگایە. یەکەم دانیشتنی دادگاش کە ئەمە پێشەچی دانیشتنی دادگای، ناتوانین ناوی لێ بنی دانیشتنی دادگا، بەڵام دوایین پاساوی تیمی بەرگریکاری بنەماڵەی بارزانیە کە ناتوانێت لەوەی زیاتر درێژی بکاتەوە، ماوەی زیاتر داوا بکە، چکە 8 مانگ یەکجار زۆرە تۆ لە نێو دۆسیەک بتانی کە ڕوبەڕوود بووتەوە هەموو شیکردنەوەکانی لە بۆ بکەی، لەوەی بەرگری خۆت بەرامبەر بە تۆمەتەکان ئامادە بکەی. بۆیە 2 مانگ بە خۆشحاڵیەوە 2 مانگی ئۆکتۆبەر سعات 2:30 پاش نیوەڕۆ بە سەرپەرشتی دادوەر ڕاندالف مۆس
ئەم دانیشتنە ئەنجام دەدرێت کە ئەمە هەنگاوێکی یەکجار گرینگە بۆیە پێم خۆش بوو ئێوەش بیزان. کاتێکی خۆش ماڵاوە.